باڵەکەتی منتیقەیەکی ئاوهەواکی سازگاری هەیە و بە زەوی وزارەی بە پیت و بەرەکەتی هەیە لە ڕووی مەسەڵەن کشت و کاڵ و زراعەتەوە بەرموچ یەکجار باشیە مەسەن لۆ نمونە مەسەڵەن دەبینی ترێکی باشی هەیە سێوی هەیە جێلاس قەیسی کۆمەڵک بەربوومی دیکە هەیە بەڵام زۆر جارە بینی جوتیارەکان مەسەن ئەو خەڵکە زەرمەند دەبی لەبەرەوەی هەم بەهۆی زۆرجار لەبەر هەم نەخۆشی و ئەوە هەندێک زاریش ئەو بەربوومانێکە پێدەگەن لەکە مەوسمی خۆدا ساغ نابنەوە و یعنی ناتوانن بیفرۆشن و بازاڕن یانەوەتەی دەرەچی دێت یانەوەتە لە حینی کاتدابینی سارخانە گنیە لۆ نمونە کە ئەو بەربوومانێ مەسەنێر سێوی هەیە هەناری هەیە بەشێک لە مەسەن لەو بەربوومان ناتوانانی یەکترێ هەتوانی هەڵیگری ئەو کاتێک کە نافرۆشی لە زستانەدا توانی ساغی بکێ و هەم پارەشی باشیش بکە. بەڵێ زۆر پێویستە ساتخانەك لێرە هەبی مەسەڵە نبینی ئەو بەروبمانێک کابرا ترێکی باشی هەبین ئێستا لۆ نمونە ئێستا ترێ نافرۆشێ بەڵام ئەگەر بێتە ماشی مانجی دوو یەک و ئەوانە بینیت چیلۆی ترێت 1500 دیناری تا 2000 دیناریەکە بەڵام ئێستاکانە 500 دینارجیە هەر ناشفرۆشێ لۆ نمونە مەسەڵەن سێویان هەنار بەشێکی زۆریە ئەوە کە ساغ نابیتەوە لەیان نافرۆشت لە مەوسمی خۆتوانن دوای لە کاتێکی گونجاودا بیفرۆشن ئەگەر ساتخانەکە بیشتێکی زۆر زۆر پێویستە لەو ئێرە. ئێستا بەرهەمەکانی ئێرە بەوەی خەسار نەبن و ئەتوانی لە زستاندا سوودیان لێ ببینی وانە ئەتوانی ئەو کاتی ئەگەر لە خۆت زیاد بوو بخێ بازار و هەم خەڵکەکە ئیسفادەی لێبینی هەم حکوومەتیش بەروبوومی ئێرە زۆر ڕاستی ینی باڵەکاتی بەحام ئەحنی بەروبوومی زۆرە بەرهەمی زۆرە هەنارە گوێزە جێلاسە قەیسی و هەموو شتە ینی هەموو میوەیەکی لێیە بەڵام ئەگەر پەرپێدانێک شتێک نەبێت ینی شتێک نەبی ینی هاندانێک پەرپێدانێک لای حکوومەتەوە ینی ئەو شتە بە خەسارەتی ئەگەر ساردخانەکە بکرێتەوە ینی زۆر زۆر باشتر لەو خەڵکەی بەرهەمەکەیان لێ خەسار نابی ئەتوانن زستانان بەکاری بهێن و بیخەنە بازار و ئەگەر لە خۆیان زیاد بوو هەم ئەو بەرهەمەی خۆت بەدەستی خۆت بەکارەتینە ینی ئەتوان لە زستانیشدا بیخۆیەوە بەکاری بهێنی بخێ بازار هەنی هەم خەڵکەکەش استیفادەی لێبینی وە داواکارین ئەگەر حکوومەت پەرپێدانێک شتێک هەبێت هەنی یارمەتی ئەو خەکات ئەگەر بەربوومەکانی خوان هەڵگرن و بیخەنە سارنجخانەوە هەم ئەتوانەوە دەکەم ئەو بەرهەمی لە دەرەوە بهێنن ئەتوان هەناردا عنی بەش پێویستی بەچ خۆت بکە شتی خۆماڵ یعنی ئەو مهمە ئەگەر هاوردەی دەرەوە شینەکەی زۆر باشتر ینی لەناوە خۆ بەکار بێت بەڵام هەم خەڵکەکەی خۆت ئیسیفادەکە هەم حکوومەتی سودمەند دەبی لۆ لە دەرەوە هاوردەی بکە لێرە ئەوەی نەکات هەناردەی بکات توانی هەناردەشی بکەویان لەناوە خۆ بەکاری بهێنێت. ئەو ساتخانێکی ئێستا کە لە چۆمان هەیە یاخود لە خوار گەڵاڵە هەیە لە ئەوەی بینایەکی جوانە دوێنێکی ڕێک و پێکە دروستکرێ بەڵام پێویستی بە سیستەمی سارکردنەوە هەیە کە بتوانی و خەزمکردن هەیە و کۆگا هەیە لەوەی بتوانرێتن ئەو میوانە بە شێوەیەکی ڕێک و پێک بە شێوەیە کە تەمەنی هەبیتن لەوەی بازار بتوانانی دوای ساغ بکرێتەوە کە بەرهەمە لە بازار نامێنێن بتوانین لە بازار ساغ بکرێت بۆیە دانانی ئەو سیستەمە پێویستی بە بەڕەپارەیەک هەیە لە هەمان کاتژدا بیرۆکەیەکێ لایەن لایەنە پەیوەنددارەکان کە ئەوە ساتخانێ بدرێتە بکەتی تایبەت ئیدارەی بکاتن و ئەوان زیاتر سەرخانەکە هەڵسۆڕێنن کە ڕەنگە لە خزمەتی خەڵکیش دابێت کە لەوانەیە ستافی حکوومەت و لایەنە پەیوەنددارەکانی حکوومەت نەتوان بە شێوەیەکی ورد و ئەوە کە لە قازانجی خەڵکدابی ئەو هەسۆڵێن بۆیە ئەمە کارمە لەسەرەوە کردیوە پرۆپۆزەلێک لەو بابەتە هەیە لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان مناقەشەی لەسەر دەکرێتن لەوەی ئەو بابەتە یەکلایی بکرێتەوە سارخانەکە بکەویتە خزمەتی خەڵکو و جوتیاران.